بەڕێز من لەگەڵ هاوڕێی خۆشەویست و ڕۆژنامەنووس و چالاکوان کاکادر نادرم دیارە ئەمڕۆمانەوێت کەمی باسوخواز لەسەر و هەڵوێستانەی کاکادر بکەین و هەم لەگەڵ ئەو پەیوەندیانەی لە کوردستانەوە بۆ یەکرێ باسوخوازێ تایبەت و گەرمانە بێ هیوادارم لەگەڵمان بێت. هەویەکی ڕسمی دەستگایەکی شوێنی تایبەتت هەیە هی سویدایی هەرچەندە ئەوە پێوە نییە بەس وەڵڵایم لە بۆم نییە کەم کەس هەویەی ئەوەی هەیە ڕۆژنامەگەری جیهانی هەیە من هەیت پێشتر بە سەدان جار خۆ پیشاندانت کردووە و چەندین چالاکیتان کردووە هەم لە ڕێکخراوی چاک بوویتە هەم لە ڕێکخراوی حەبدەی شوبات ڕۆڵی زۆرت هەبووە بۆ ئێستا وازت هێناوە کەمێک دوور کەوتێتەوە لە ئەمانە ئێستا زیاتر فوکوسی لەسەر ئەم پەیوەندیکردنەیە. دەبی بڵێم ئەم لە چاک هەم لە حەبدەی شوبات ئێمە لەو 20 ساڵەی لە ئەوڕۆپا دەیان و سەدان چالاکی هەمە زۆرمان کردێ لەوانش کاک ئەسا من دەمیانەوەکەم هەم لە چاک هەم لە حەبدەی شوبات دەیان داهێنان نەک دەیان چەندین داهێنانی گەورەمان کردیا کەوتنە دوایی بەرپرسان بەشێک لەو خەباتەی حەبدەی شوبات بوو داهێنەرەکەی ئەو بوو پەیوەندی نێودەوڵەتی لە 2005ەوە لە ناو ڕێکخراوی چاک توانیمان پرخانەشی زۆر گەورە بڵێ بۆیە من دوای 20 ساڵ هەستم پێکرد بەرپرس ئێمە زۆر لێرە خۆپیشاندانمان کرد ئێستاش خۆپیشاندان سوقلی مایە بەڵام کۆن نییە بەرپرس ئەڵێ با بۆ خۆی هاوارکە بەس کاتێک ئێمە چین لە دوور دەرگای ماڵەکانیان دەدەین بەڕێی تەلەفۆنەوە بێگومان بەرپرس ئێستا لەوە دەپرسێت ئێستا زۆر جار خۆپیشاندان دەکرێت بەس بەقەدر یەک تەلەفۆن کاتدانەوە ڕنگدانەوەی نابێت لەناو سوسیال میدیا ئامانجی خەباری جەماعەت بتوانیت چۆن کەیس بجوڵێت چۆن تەکانی پێ بکەیت لەو ڕوانگەیە یعنی هەندێ لەو دیجارانە دەکەین کە ئەسان بەشی ڕۆژنامەگەری سەر بە پەیوەندیە هەندێکی مێژوویە هەندێک شێوەیەکە لە پڕستۆ هەندێک جوڵاندنی کەیسە یعنی بێک ئامان نییە بۆیە دنیایەک ئەوە پرۆژە نایانی بڵێ دنیایەک دیدار هەیە لەگەڵ مەسئول بەس ئێستا من ڕابگەێنم هەموو بەرپرسەکە احتیاج خۆی وەردەگرێت من ئەزانم لە بۆم نییە بەرپرس لە پڕێک دەچێت سەری قەپات دەکەوە دەبینن زۆرە ئاگادار بێت هەر تەلەفۆنەکەی دەکوژێتەوە ئەمە خاوەن پەیامە چین بۆ خۆ دەزانی سەفەنەوە پێنج کورنەوە تونۆی خەڵک ئامادەنی نیم سەعات یەک جار بێتە مزاحرەیە ئێمە 22 ساڵی تەمەنمان لەو ئەوروپایی هەڵوەری بخۆمانی چاوی بەرمان و دەیان هاوڕێی وەکو ئێوەش لەگەڵمان بوونا پەیاممان پێەیە پەیامە کەسی خاوەن باوەڕەچین ئەو وڵاتە جوانەی دەبین و حەز دەکەین وڵاتی مەشروع دەکەن شەڕی ستەم دەکەن شەڕی ئازادی دەکەین بێگومان دەزانین ئەو ڕێیە دوورە و نەک بە ئێمە بە هەزاری وەکو ئێمە و بە چەندین ساڵ پێشخواو نەبە لەبەرەوەی لێرەشدانم بێ ئێمە خاوەن پەیامە چین و کاریگەری خۆشمان لە بۆم نییە زۆر زار لەسەر مەسئول دیتیە لەسەر حکوومەت دیتە لەسەر حزب دیتی دەیان زار بەیاننامەمان پێ دەکردینە یعنی وەتوانیشمانە تەنگ بە بەرپرس لە ئەوروپا هەم لە 400,000 کیلۆمەتر پێ هەڵبچین هەمیش بەو تەلەفۆنانە من پێم وایە لە بۆم نییە ئەو دوو میتۆدەی نوێیەی کە داهێنەر بوون لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ کاریگەرترین شێوە خەبات وە تا ئێستاکە ئەگەنا بەرپرس دەرێت بە خۆی دەنووسی بابنووسی لە سەجادەی ئێستا دەڵێن هاوار دەکەن بە هاوارکەن خۆ مامۆستایان سێمان کە هاوارکەن جیان لێرانە جیرە بەس بەقەدەوە نییە تو تەنگ بە بەرپرسێک هەڵدەچن چ لە خەباتی جەماوەری چ لە تەلەفۆن بێگومان کاکادر خەڵکانی زۆر ڕەخنە دەگرن جگە لە ڕەخنەگرتن و شتی زۆر نەشیا و ئەنووسێ ئەبیسترێ چی بۆ کەساناڵێ یارە ماو کە کەیسێک دەجوڵێنین هەر بە بەرنامە هەموو مەسئولێک هەموو هێزەکەی خۆی دەنێرێ یان خزم و کەسوکاریان هەیە و بەداخۆ پارتی یەکێتی بە پلەیەک بە تایبەتی پارتی هیچ پەروەردەی کادیریان ناکەن ئەو دیکمان و کۆن لە هەشتاکان خەڵک پەروەردە دەکرا بەس پارتی یەکێتی ئێستا هیچ کاتێک بووە بەس دێن بە بەرنامە بە تایبەتی کاتێک باس لە ماڵی بارسانی مەسئول و مەسئول دەکەین ئیتر بە لێ شاویان دەنێرن تەشیژمان پێ دەکەن نزمترین و شەمان بارە تاوەکو کۆڵ بدەین ناقادر زۆر جار تۆ پەیوەندی بە هەندێک کەسەوەکەی کەسەکە دیارە نایە لێدوان بدات یان نایە وەڵام بداتەوە بەڵام تۆ سووری لەسەری وەڵام بداتەوە بۆ من ناتوە یەک ئەگەر ئەو شێوە خەباتە ئێمە دەکەین بە بەرپرس بڵێن ئایا قبوڵتە دیدار لەگە بکەین بێگومان دەڵێ نەخێر لەبەر ئەوەی دەزانێت ئێمە چیپی لێ دەپرسین هەموو شتێکی لێ دەپرسین بۆیە ئەگەر بواری بدرێت مستەحیلە بەرپرس نەک لەگەڵ ئێمە ئەو ببینن خۆ زۆر ئەو دیدارانەی ئێمە کردیتمان
گەیشتن هیچ میدیایەکی کوردی نەیتوانێت بگاتە سەریان ئەوە یەکێک لەو شتانی کامل هەست ناکەی ئەم ئازادی و ئەم پاڵپشتی کە تۆ لە سوید هەتە دیارە ڕۆژنامە نووسێک لە کوردستان نیەتی لەوانەیە نەتوانێت هەندێ پرسیار بکات جیاوازیەکە چییە؟ با ئەوە نقاشدان نیە ئێمە لە وڵاتی سویدین ئەوان لە کوردستان بە ناوی یاسا دەیان ڕۆژنامە نووسیان دێت هەندێکیان تیرۆ کرد ناتوانن نەمە ئەگەر دەرەقەت بێن وەک کوردستانمان لێرە لەگە دەکەن و هەوڵیشان داهاتە بۆ سەرکوتمان لە بۆمی بێگومان ویستمەوە بپرسم دیارە تۆ ڕۆبەڕووی تونوتیژی بوویتەوە هەتا هەڕەشەی کوشتین لەسەر بووە هەتا هەوڵی تیرۆرکردنت دراوە بڕوا بکەن ئەو هەوڵە ئەوزارە لەبەر ئەو کار ڕۆژنامە ئێرە سەدایەکی گەورەی لە کوردستان دایتەوە تا حدێک ئیتر ئەوانش پێیان خۆش نییە خەڵکان ئەوە تەنگ بە بەرپرسەکان زایدەم راپۆرتی سیخوڕی خۆیان دەڕوادن بەڵام من دەمێت لەسەر ئەو تەلەفۆن بۆ بەرپرس بەرپرس بە حکمی بەرپرسە بچووکترین زوڵەی خۆی چادەروبەری خێزانی هەمووی لەژێر چاودێری کاملەیە ئەو زۆر کەس بەم دەرێت شتێکی پریڤە هیچیان پریڤات نیە جوڵە خواردنیان دەم دەگەی سەفەریان لێرە دەبینین هەمووی لەژێر چاودێریە ئێمە ئەو شتە دەبینین دوو بەرپرسەوە نییە بڵێ ئەمن ژیانی تایبەتی برێم نامەوێت لەگەڵی جواب دەمەوە نە ئەو بەرپرسە دەبێت جواب داتەوە زۆر سپاس ماندومان کردی. سپاس کاکە.